بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکم سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەری دووەممان تایبەت دەبێت بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا و هەروەها ڕەوشی هەنووکەیی تورکیا. بۆ قسەکردن لەسەر ئەم ژارە میوانداری بەڕێز محەممەد عاکیف کۆنسڵی گشتی تورکیا لە هەرێمی کوردستان میوانداریمان کردووە. تەوەری یەکەممان تایبەت دەبێت بە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان و هەڵوێستەکانی ئەم دوایی یەکێتی نیشتیمانی کوردستان دەربارەی ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان و یەخستنەوەی نێوماڵی کورد. بۆ ئەم مەبەستەش میوانداری بەڕێز سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز سعدی ئەحمەد پیرە بەخێر بێت بۆ کوردستان 24 پێم باشە لەوە دەست پێ بکەم. دیارە دوای ئەوەی نوێنەری بارزانی سەردانی سلێمانی کرد هیچ زانیاریەکی ئەوتۆ نەگەیشت بە هاوڵاتیان. دەکرێ بڵێن سەردانەکە بێ ئەنجام کۆتایی پێهات؟ ئێوارەتان باش سەلاوم بۆ هەموو تیمی کوردستان 24. لە ڕاستیدا هاتنی بەڕێز دکتۆر فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم بۆ سلێمانی و کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان خۆی لە خۆیدا بەبێ ئەوەی ئێستا باسی ئەنجامەکە بکەین کارێکی زۆر ئیجابی بوو و کارێک بوو کە بەڵێ یعنی لە هەموو لایەک پێداچوونەوە هەیە و لە هەموو لایەکی دەست پێشخەری هەیە بەو کۆتایی هێنان بەو بارودۆخە نیمچە ئاڵۆزەی کە لە هەرێمی کوردستان هەیە. لە ڕاستیدا بۆ وردەکاریەکانی کارەکانی یا پەیوەندی و کۆبوونەوەکانی بەڕێز دکتۆر فواد حوسێن من بە پێویستی نازانم ئێمە ئێستا بچینە سەر تەفاسیل، چونکە ئەوەلەن هەمووی لێ نازانین، دووەمیش ئیجازە بدەن خۆی پاش تاوابوونی سەردانەکەی و گەڕانەوەی بۆ لای بەڕێز کاک مەسعود بە دڵنیاییەوە ئەو کاتە شتێکی دەبێ پێشکەش بکە لە ڕێی هەر لە ڕێی ئێوەیە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندن. بەڵام ئەوەی تا ئەوجێ من دیبم تا ئەوجێ من بزانم لە هەموو لایەنەکان بە ئیجابی وەرگیرەوە. بەڵێ بەڕێز سعدی هەندێک میدیا باز لە کۆمەڵێک شت دەکەن پێم باشە لە زاری جەنابتانەوە ئەوە پشڕاست بکرێتەوە کە ئەم هەواڵانە ڕاستە یاخود ڕاست نییە. دەگوترێت لە کۆبنەوەکەدا نێوشیروان مستەفا بەشداری کۆبنەوەی کەسی یەکەمی پێنجلایەنە سەرەکیەکەی کوردستان بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە ڕەت کردوتەوە. هەروە فواد حوسێن داوای لە نێوشیروان مستەفا کردووە پۆستی سەرۆکی پەرلەمان ڕادەستی یەکێتی بکات. ئەمانە ئەو پێشنیازانە دکتۆر فواد لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان قسەی کردووە؟ نا من پێم وایە هەردووکی ڕاست نییە. یەکەم جارێ لەگەڵ کاک نەوشیروان مستەفا باسی ئەم مەوزوعانە نەکراوە. دیارە دکتۆر فواد حوسێن زۆر لە مێژە کاک نەوشیروان دەناسی و دۆستن، هەردووکیان لە ڕووی خوێندنەوەی خۆیان هەیە بۆ بارودۆخی دنیاش. باسی بارودۆخی سیاسی دنیا و منتیقە و ئەوانە کراوە کۆبوونەوەی یەکەم و لە کۆبوونەوەی دووەمی ئەکید باسی چی بکەین بۆ ئەو کێشانە چارەسەر بکەین. بەڵام شتێکی معەیەن بڵێ داخوازیەک بڵێ ئەمە پێویستە بکرێ شتیوان نەکراوە، نە لەگەڵ کاک نەوشیروان مستەفا و نە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. تەنها ئەگەرەکان باسکراوە ئەگەر ئەو ئەگەرانەش پەیوەندی بە یەک لایەنەوە نابێ، پەیوەندی بە هەموو لات کرد. دکتۆر فواد حوسێن نهاتووە تەبلیغ بکە، هاتووە ڕاوەرگرێ و لە ئەنجامی ئەم گەیاندن و وەرگرتنەوەی ڕاو و گەیاندنی بە کاک مەسعود و وەرگرتنەوەی لە ئەنجامدا شتێک لای گەڵاڵە دەبێت کە بیکا بە پرۆژەیەک و لە هەمان کاتیشدا ڕایی مثبەتی هەموو لایەکی وەرگێ. بەڵام دەتوانم ئەوە بە کاک کەمەرانی خۆم بڵێم کە سەردانەکەی دکتۆر فواد زۆر مثبەت بوو. بەڵێ زۆر باشە. پێم باشە باز لە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەی. بێگومان کە نوێنەری بارزانی لەگەڵ بەرپرسانی باڵای یەکێتیش دیدار و کۆبوونەوەی ساز کردووە بە تایبەت خات و هێرۆ. ئایا هەڵوێستەکانی یەکێتی ئەگەرەکانی یەکێتی وەک بەڕێستان باسی لەوە دەکەن
ئەگەری سربەخۆ بوونە یاخود لە بزوتنەوەی گۆڕان نزیک بووە هەڵوێستەکانی یەکێتی؟ نا من پێم وانە ئەگەری سربەخۆ ئەگەری بزوتنەوەی گۆڕان یا ئەگەری پارتی هەبی ئەگەرەکان ئەگەری هەمومانە ئەگەری لە هەمویان پێش هەمومان چارەسەرکردنی کێشەکە و مبادرەکردن بۆ چارەسەرکردنی دەست و پەنجە نەرمکردن بە هەندێک مەسەلە ئەمە دەکەوێتە ئەستۆی یا بڵێن یەکێکە لە مهماتی کە پێویستە کاک مەسعود بارزانی بێڵسێ و من پێم وایە لە یارمەتیدانی ئەم پرۆسە و سەرخستنی ئەوجا دەبێ یەکێتی و پارتی و گۆڕان یارمەتی بدەن و لایەنە ئیسلامیەکانیش دەبێ هاوکاریکەن لەو پرۆسەیە. بۆیە من پێم وایە کۆبوونەوەکانی لەگەڵ بەڕێز هێرۆخان لەگەڵ جەنابی کاک کۆسەد ڕەسوول و لەگەڵ کاژێری مەکتەبی سیاسی کاک مەلا بەختیار و برادرانی تر کۆبوونەوەی ئیجابی بۆ کۆبوونەوەکان ئەکید هەمووی بە ئیتیجاهی ئەوە بووە کە ئەو دەرفەتە کە ئەمڕۆ هاتووە بۆ هەرێمی کوردستان ئێستا وردە وردە ئەم دومەڵی داعش خەریکە بەرەو کۆتایی دەڕوا بەحث لەسەر مووسڵە دوای مووسڵ ئەگە بمانەوێ بەرهەمی ئەم سەرکەوتنانەی پێشمەرگە بچنینەوە و بە قازانجی میلەتەکەمان بیسوڕێن ئەبێ یەک ڕێزبین. زۆر باشە. ئێستا قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە پێشنیازێکەیە سەرۆکی پەرلەمان پۆستی سەرۆکی پەرلەمان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدرێت. ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیە و پۆستە وەرگێت ڕازیە؟ نا ئێوە زانی من پێم وایە ئەم بەو شێوەیە هەڵەیەکی گەورەیە ئەگەر یەکێتی نیشتیمانی قبولی بکات چونکە ئێستا ئەم کێشەیە لە بینی گۆڕان و بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانە. یەکێتی نیشتیمانی خێرە بچی ئەم کێشەی بینی گۆڕان و بزوتنەوەی گۆڕان و پارتی بکاتە کێشەی خۆی و گۆڕان لە سلێمانی و ئەم دوو بشکە بخاتە باخەڵی خۆی شتیوان ناکە یەکێتی نیشتیمانی. یەکێتی نیشتیمانی دەیەوێ هەمومان هەم ئاهەنگی بکەن هەموو ئەو پۆستانە باوەڕا بن. بەڵام ڕازیبوونی یەکێتی ئەگەر لەسەر حیسابی یەخستنەوەی نێوماڵی کوردبی و ئەم پرۆژەیەش هەم بزوتنەوەی گۆڕان و هەم پارتیش پێی ڕازی بن دەکرێت یەکێتی ئەمە ڕەت بکاتەوە لە بەرامبەردا پارتی کۆمەڵک پۆستی دیکە بە بزوتنەوەی گۆڕان. من عینی من هەمان قسەی جەنابتم کرد وتم هەموو پۆستەکان چێ کام پۆست وەربگرێ ئەگەر ئیجماعێکی لایەنە سیاسیەکانی لەسەر بێ مناقەشە دەکرێت بەڵێت توانرێ مناقەشە بکرێت بەڵام بەبێ ئەو ئیجماعە نەخێت پێویستە لێی وردبینەوە ئەم بارودۆخە بەرەو چۆمان دەبێت. کەواتە پرۆژەیەکی لەم شێوەیە کە ئیجماعی لەسەر بێ دەکرێت قسەی و باسی لەسەر بکرێت. ئێوە ئێستا گفتگۆکان بۆ ئەوەیە ئێمە پرۆژەیەکی متەکامیل لەسەر هەموو پۆستەکان و شێوەی حکومڕانی و تەنانەت ئیسلاحاتی پێویستیش چارەسەری کێشەی اقتصادیەکان خۆ مەسەلەی دابەشکردنی پۆست نییە. من پێم وایە ئەگەر ئەم کێشانە حەسر بکرێت لەسەر ئەوەی چێکان پۆزۆری چێکان پۆزۆر ناگری حەقە خەڵک بەردبارانمان بکە. ئەوڕۆ شتی ئەساسی شتی نانی خەڵکە موچەی خەڵکە پێویستە پێش ئەوەی باسی دابەشکردنی پۆستەکان بکەین بەسەر بەڕێزەکانی پۆز وەرەگرێن باسی ئەو بکەین ئێمە چۆن دەتوانین چارەسەری کێشەی اقتصادیەکان بکەین و چۆن توانین نان بۆ خەڵک پیدا بکەین. پێم وایە ئەمە پرۆژەیەکی متەکامیلە و مەسئولیەتی هەموو لایەکمانە کێ لە ناومان لە هەمومان مەسئولیەتی باڵاترە لە هەمووی مەسئولترە بەو ئیشە. بەڵێ دیارە لە کۆبوونەوەی دووەهەمین کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پارتی پێشنیازێکی لەم شێوەی خست بۆ بەردەم بەرپرسانی یەکێتی لەوەی کە پۆستی سەرۆکی پەرلەمان بدرێت بە یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتیش لەو کۆبوونەوەیەدا مەبدەئیەن ڕەزامەندی خۆی نیشاندا بۆ ئەو پۆستە وەربگرێتن. ئەوە ڕاست نییە. من پێم وانە پارتی حزبێکی بەتوانە و حزبێکی کۆنە و لە گەمەی سیاسی زۆر شارەزایە و ئێمە شتێک تێدەگەین لەو یاریانە دەمێکە پێکەوە گەمەی سیاسی دەکەین. بۆیە وەکو پێموتی ئێمە کێشەی نێوان گۆڕان و پارتی ناکەینە کێشەی خۆمان و گۆڕان و ئەو دوو پشکە ناخێنە باخەڵی خۆمان کێشەی هەولێر ناکەینە کێشەی کەواتە تەنیا یەکێتی نیشتیمانی دیراسەی ئەو پێشنیازە دەکات. نا ئێبەر ڕەتکردنەوە نییە تو بۆ من بانینەوە سەرخاڵی مرەبعیەکەم هەنگایەکمان بڕی بوو لە مناقەشەی نێوانمان
ئێمە ئێستا دەڵێن هاتنەکەی کاک فواد حوسێن ئیجابیە لایەنەکان داوەتن بۆ ئەوەی بیر بکەنەوە لە پرۆژەیەکی متەکامیل بۆ چارەسەرکردنی بەڕێز سادی ببوورێنی من دەمەوێت تاکید لەوە بکەمەوە کۆبنەوەی کە یەکێتی و پارتی کۆبنەوەی مەکتەب سیاسی هەردوو لە ئایا جەنابتان بەشدار بوونە لەو کۆبنەوەیدا ئەوەندە پشڕاستن بەڵێ من بەشدار بوومەوە ئەو بەو شێوە نییە کە ئێمە لە ئەوەلەوە ئێمە هەموو ئەو پۆستانەمان ڕەت کردەوە کەوەری بگرین خۆ پۆستی هەموو وەزیرەکان و پۆستی سەرۆکی پەرلەمان زیاتریش پێشکەش بە یەکێتی کرا لە دوای 12 مانگی دەی 2015 بەڵام ئێمە ئەو کاتە قبولمان نەکرد و ئێستا لەسەر هەمان ڕاین کە ئێمە قبولکردنی هیچ هەر پۆستێک لەو پۆستانە تەنها ئەو کاتە دەبێت ئەگە ئیجماعێکی لەسەر بێت. زۆر باشە. ئێستا قسەی زۆر لەسەر پۆستی پارێزگاری سلێمانی دەکرێتن ئەو پۆستە بەچێ گەیشت ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیە پۆستی پارێزگاری سلێمانی تەسلیم بە بزوتنەوەی گۆڕان بکات یاخود تاوەکو ئێستا بە هەڵبسێردراوی ماوەتەوە؟ ناو ڕێکەوتن نامەیە چۆن یەکێتی و نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەسەر ئەم گۆڕانکاریە و پێکەوە حکومڕانی لە سلێمانی کێشەیەکیان نییە ئەمڕۆ یا سبەی دەڕۆیشت کە یا مانگێکی تر ئەم گۆڕانکاریە ئەگەر پێویست بکە دەکرێت. بەڵام پێتان وانییە ئەمە پێویستی بە مەرسومی سەرۆکی هەرێمی کوردستان بیت؟ من نازانم ئەم پێویستی بەچێ زۆر شتێ پێویستی بە زۆر شتە پێویستە هەمومان چارەسەری بکەیت. بەڵێ لە کاتێکدا ئەگەر پێویستی بە مەرسومی سەرۆکی هەرێمی کوردستان بێت پێدوانیە گرفت دروست بکات لە ڕووی یاساییەوە؟ ئەوەی بۆ تو هەوڵەدەی لە پەنجەرەیەکێت و ڕۆژنامە نووسێکی معتەبەری لە پەنجەری خراپ داخل مەبە ئێمە کێشێکمانێ لە پەنجەرەی خراپ داخل نابم تەنانەت ئەم کۆمەڵێک پرسیارەیە پرسیاری خەڵکە بەڕێز سادی نانە ئەو پرسیارە خەڵک نایکە خەڵک بۆ پرسیارەیە باشە کێشەیەکێ بەڵێ کێشەی پەیوەندی بە سەرۆکایەتی هەرێمەوە هەیە کێشەیش کێ پەیوەندی بە پەرلەمان و ئیفلیسبوونی پەرلەمان هەیە ئێمە باسی هینەکەین باسی ڕاپرسی دەکەین ڕاپرسی پێویستی بە یاسا هەیە یعنی ئەوانە هەمووی مەجموعەیەک ئالۆزکاری ڕێسا و یاسا و شتەکانی یاساین پێویستە هەوڵی ئەوە بدەین چۆن دەرگایەک دۆزینەوە زۆر باش ئەو بابەتانە چارەسەر ئەو باسەدا دەخەین دەچینە سەر ڕێکەوتنی استراتیژی نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێستان زۆر جار باس دەوە دەکەن ئەو ڕێکەوتنی استراتیژی تاوەکو ئێستاش کاری پێ دەکرێت بەڵام بەشێک لە بەرپرسانی یەکێتی بە تایبەت فەرید ئەسەرسەرد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی دەڵێتن ڕێکەوتنی استراتیژی کۆتایی پێ هاتووە. ئەزانم جێم لە ئەوەی کاکفەرید بووە بەڵام من دەمێ شتێکت پێ بڵێم ڕێکەوتنامەی استراتیژی ڕێکەوتنامەیەکە لە نێوان سەرۆک مامجەلال و بەڕێز کاک مەسعود ئیمزا کراوە و ئەو ڕێکەوتنامە لە ئەسڵدا کە هاتووە بۆ کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆ و دوورخستنەوەی ئەگەری شەڕ هەبووە و ئەو ڕێکەوتنامەیە چوارچێوەیەکە کە یەک دنیا شاکاری لە هەرێمی کوردستان ممکن کرد تەنانەت دەستوری عێراقیش بە تەبایی ناو ماڵی کورد توانرا شتێک لە داخوازیەکانی کورد دەرتەسبی کرێت. ئەم ڕێکەوتنامەیە ئێمە لە کاتی بۆ ئیمزاکردنی ڕێکەوتنامەی سیاسی لەگە بزوتنەوەی گۆڕان وتمان ئەم ڕێکەوتنامەی سیاسی لەگە بزوتنەوەی گۆڕان جێگای ڕێکەوتنامەی استراتیژی ناگرێتەوە. کەواتە تێگەیشتی کەواتە ڕێکەوتنامەی استراتیژی بەردەوامە ماوە هەتا ئەو کاتەی کە مەکتەبی سیاسی یەکێ لە لاکان یەکێتی یا پارتی سڕی دەکا و لە کۆنگرە بۆ ئێمە لە کۆنگرە ئەو ڕێکەوتنامەی ئیلغا دەکرێت تا ئەوە ڕوونەدا ئەو ڕێکەوتنامە ماوە بەڵام ئەو ڕێکەوتنامە ئەگەر خراپ بەکاردێنرێ عیبی لە دەقەکەی نییە عیبی لە خراپ بەکارهێنان و بە هەڵە تێگەیشتن هەیە عیب لەوەیە کە ئێمە فەرقی بینی حیزب و دەسەڵات ناکەین تێکەڵی دەکەین و بە شێوەیەکی ڕێکوپێک شۆڕی ناکەینە خوارەوە کە لە دەستگا حیزبیەکانی خوارەوەش کاری پێ بکەن جا ئەوە چ علاقەی بە ڕێکەوتنامەی استراتیژی فەقیرەوە هەیە خۆمان دەبی ئەگەر دەمانەوێ هەموارکردن و گۆڕانکاری لە
عقلیەتی هینەکە بکەین نا لە نەسەکە نابی بکەیت دەبی لە خۆمانی بکەینەوە گۆڕانکاریە بۆ ئەوی ئەو ڕێکەوتنانەی کە هەمانە وەکو خۆی پێوە پابند بین باشە. بەڵێ بەڕێ سعدی دیارە داواکاریەکانی پارتی دیارن و داواکاری بزوتنەوەی گۆڕانیش دیارن. پارتی دەڵێت دەبێت دکتۆر یوسف لە پۆست سەرۆکی پەرلەمان نەمینێت. گۆڕانیش پێداگیری لە مانەوەی ئەو دەکات لە پۆستی سەرۆکی پەرلەمان. هەڵوێستی یەکێتی چێ لەم بارەیەوە؟ نا ئێمە لە سەرەتا و تومانە هیچ شتێک مقدەس نییە، ڕێکەوتنامە مقدەسە و یەکرێزی کورد مقدەسە. ئەگەر مەسلەی ئەو شەیە دەمینێتەوە تۆ چ شتێک بەکاردێنی لادان وەکو عقوبە زەروری نییە ئەوە شکۆی گۆڕان پێی وایە حەقی شتی پێی وایە شکۆی گۆڕان بریندار دەکە ئەوە نابێت. بەڵام تۆ ئەگەر ئیسلاحاتێکت هەیە ئیسلاحاتێکت هەیە تەغیر وزاریەکی بچووک دەکەی ئیسلاحاتی اقتصادی دەکەی مەجموعەیەک وەزارات دەمجەکەی چەند شتێک کەش دەگۆڕی دەتوانین لە هەرێمی لە سەرۆکایەتی هەرێمی شتێک لە سەرۆکایەتی پەرلەمانی شتێک گۆڕی بەڵام ئەوە بە ئیجماع بە ئیتیفاق بەڵام تۆ بتەنابی کە شەرت ئێمە باسی پێشمەرج دەکەین بەبێ پێشمەرج مەرج بۆ چییە؟ مەرجی ناوێتەوە ئێمە مادەم تەفاهم دەکەین ئەو کاتە ئیسلاحات بکەین ئیسلاحات لە ئەوەتە ئێوە لەگەڵ هەڵوێستی پارتینین بۆ گۆڕینی دکتۆر یوسف محەممەد؟ نا لەسەر ئەم شێوە گۆڕینە نین ئەمە لەگەڵ عقوبەنی یوسف محەممەد گوناه باشە ئێوە لەسەر چ شێوەیەک لەگەڵ پارتی دەبن؟ ئێمە وتمەوە بۆ شەرحکردی خەڕک ناڕێسم دەڵێم ئێمە لەگەڵ گۆڕانکاریەکی گشتگیرین حتا گە پەرلەمانیش بگرێتەوە و ئەو تەفاهمە دەبی لە بینی هەموو لایەکمان بکرێ و ئەوە عیلاقەی بە خاوکردنەوەی گریژەکانی نێوان پارتی وێچێتیە ئەگەنە مەوزوعی سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان یا پۆستێکی تر هی ئەوە نییە کە ڕێگر بێ لە بەردەم یەکڕێزی بەڵام ئێستا نەبۆتە ڕێگر مەسلەی تۆ شێوەی بەکارهێنانی سیغەی داواکردنەکەیە ئەو سیغەیەکی ئەمریە و سیغەیەکە علاقەی بە شکۆی هینەوە هەیە یەک لەو گلەیانەی کە پارتی لە یەکێتی دەیکە هەمیشە دەڵێ لە ڕێکەوتنامەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان پرسی پێ نەکردوم وانە؟ بەڵێ ئەی باشە ئەویش نابێت پرسێک بە گۆڕام بکە ئەوی شکۆی نییە گۆڕانی شکۆی نییە یعنی ئەمە پێم وایە ئەم مەوزوعە ئێمە بای ئەوە حەقمان لەسەر یەکتری هەیە کە تەعاملمان لەگەڵ یەکتری هینتر بێ نەرمتر بێت. زۆر باشە. پاش ڕێکەوتنەکەی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان دەکرێت بپرسین ئێستا پەیوەندی یەکێتی و پارتی لە چه ئاستێکدایە بە بەراورد لەگەڵ پێش ڕێکەوتنەکە؟ هیچ گۆڕانکاری بەسەدا ناتێ ئێمە هەموو ڕۆژە یەکتری دەبینین و لە ڕەخنە لە یەکتری دەگرین و کۆ دەبینەوە و کێشە بۆ یەکتری دروست دەکەین و پێ کۆدادی چارەسەری دەکەینەوە ئەو گەمەی سیاسی کە لە هەموو هاوپەیمانێتێک هەمیشە باوەڕ وایە. بەڵام بەڕێز سعدی ئێوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان شاندی هاوبەشی یەکێتی دەچێتە بەغدا و لە نێو پەرلەمانی کوردستان فراکسیۆنێکی یەکگرتوو پێک دێنن تەنانەت پرۆژەتان هەیە بۆ تەواوی هەرێمی کوردستان و ناوچەکە یعنی پێتان وایە هەڵوێستی پارتی بەرامبەر بە یەکێتی یاخود پەیوەندیەکان نێوان یەکێتی و پارتی هیچ کاریگەریەکی لەسەر نەبێتن؟ ئەوە خۆ حرام نییە خۆ پارتی لە حکوومەتی خۆجێی هەولێر لەگەڵ 4-5 گروپی یەک کورسی بریارەکانی سەپاند بەسەر یەکێتی و یەکێتی لە ڕووی دیموکراتیەوە قبول کردە من پێم وایە ئەوە حرام نییە ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنامەیەکمان ئیمزا کردووە بۆ ڕوونکردنەوەی ئەم ڕێکەوتنامەیە کە ئێمە ئیمزامان کردووە بە پێویستیانی خۆمان بچین بە هەموو لایەنە سیاسیەکانی عێراق و هەرێمی کوردستانی بڵێن بۆ ڕێگا بدەین ئەوان لە هەندێک ڕۆژنامە بخوێنەوە بۆ بە چاواشەکاری بیبیستن ڕاستەوخۆ لە خۆمانی بیستن باشترە و ئەوە موەجه نییە دژی هیچ کەس زۆر باش بەڵکو هەنگاوێکە بەرەو کۆکردنەوەی تواناکان چکە ئەوڕۆ ئێمە ئەگەر باسی ڕفرەندۆم دەکەین باسی شەڕی داعش دەکەین تواناکانی کوردی یەک بخرێ باشتر دەتوانێت دەرەقەت ئەم هەڕەشانە بێت. زۆر باشە. سەردانی هاوبەشی یەکێتی و گۆڕان بۆ بەغدا و دواترش سەردانی نووری مالیکی بۆ پارێزگای سلێمانی هیچ دەرچەیەکی بۆ هەرێمی کوردستان لێکەوتەوە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان لەوەی کە بودجە و
قوتی خەڵکی کوردستان جارێکی دیکە بگەڕێتەوە هەرێمی کوردستان؟ من پێم وایە لە بابەتێکا دوو غەڵەت دەکرێت زۆر جار. جاری یەکەم غەڵەتی ئەوە کرا کە گوایە هەندێک کەس تەوڕد تێگلاون لەوەی کەم و چەبراوە. ئەمە ئەوەلەن حکوومەتی عێراق، حکوومەتی فیدرال لە عێراق بە تایبەتی نووری مالیکی بە قسەی ئەم و ئەو ناکە. ئەو بڕیارەکە مرکزیان خۆیان دایدەن بوجە ببڕن یان نەبڕن. و پاش نەمانی نووری مالیکی و سەردانی نووری مالیکی وەکو سەرۆکی گەورەترین حیزبی شیعە ئەمڕۆ لە بەغا بۆ سلێمانی بەشێکی پەیوەندی هەبوو بە سەردانی سەرۆک کۆماری پێشووی عێراق سەرۆک مام جەلال کە پێم وایە ئەمە لە ڕووی ئینسانی و لە ڕووی ئینی کامیلی ئەدەب بوو. ئەوەی تریان کۆبوونەوە لەگەڵ گۆڕان و لەگەڵ یەکێتی و پیرۆزباویکردن لەو ڕێکەوتنامەیە ئەویش لە جێ خۆی بوو. پاشان لە بابەتێکی تر کە باسی ئەوە دەکا هەمی ئەوەیە کە چۆن دەتوانرێت کار بکرێت بۆ ئەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغا چارەسەر بکرێت و ئەوە کارێکی باشە. من پێم وایە بۆ ئەو مەوزوعە محتەمەلە بێتن بۆ هەولێریش لەگە برادرانی پارتیش دابنیشی لەگەلایەنە سیاسەکانی تریش دابنیشی. ئەم هەڵاو بگرەی کە کرا هەڵاو بگرێک بوو کە من پێم وایە نە لە جێ خۆی بوونە پێویست بوو سبەینێ دووز بەش خەڵک دێ بۆ ئێرە و ئێمە ئیستیقبالی دەکەین لە میێوانەوە ئیستیقبالی دەکەین خەڵک دێ بۆ هەولێر میێوانەوە ئیستیقبال دەکرێت و ئەوەی کە ئێمە لەگەڵ هەر لایەنێک باز دەکەین هەر ئەوەیە کە خۆمان بڕوامان پێەیە خۆ بۆ هەر لایەک حکایەتێک باز ناکەین بۆ هەموو لایەنەکان مەسەلەی قوتی خەڵک و بودجێ هەرێمی کوردستان کە بەڕێستان باس لەوە دەکەن کە نووری مالیکی ینی بڕیاری شخصی نەبووە بەڵام عادلموراد لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا شێخ جعفەر لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ببوورە لە ڕۆژنامەی هاوڵاتی باسی لەوە کردووە کە بڕیاری نووری مالیکی بووە و نووری مالیکی بڕیاری بودجێ هەرێمی بڕینی بودجێ هەرێمی کوردستانیدا لەسەر داوای عادلموراد ئەندامی سەرکردایەتی حیزبی داعوە نیم من شتی وا بڵێم من پێم وایە با گفتوگۆکەی من تونێتە سەر ئەو ئاستە نزمەوە ئاستێکی ئیتیهاماتە یەکتری ئیتیهامەکەن من پێم وایە ئەمە لە چوارچەوەی عەسەبیەت و لێکتوڕ بەڵام ئەمە شێخ جعفەر وەی گوت باسی لەوە کردووە لێدوانێکی لەم شێوەیدا و شێخ جعفەریش کەسایەتێکی دیارە و لێدوانەکانیشی ینی بە فەرمی وەردەگیرێن تا ڕادێک. ئێستا گەرە تو پێ دوایە تێ بە فەرمی وەریگری خۆ کەس ڕێگای لێ نەگرتی ئەم بە فەرمی وەری ناگرم و ئەوە ڕاستیش نییە. باش خۆشتی لاگ مەکە لەگەڵ زۆر باشە. بەڕێ سعدی لە ئێستادا وەکو دەبیندرێتن زۆر جار بەرپرسانی پارتی گلەیی لە یەکێتی دەکەن لە یەک شتدا لە هەڵوێستەکاندا ئێستای زۆربەی زۆری هەڵوێستەکانی یەکێتی نزیکە لە بزوتنەوەی گۆڕان بەڵام لە ئەدای حکوومەتدا یەکێتی لەگەڵ پارتی هاوبەشە ئەمە چۆن دەبێتن؟ هەریەکەو لە مەوقعی خۆی ئێستا دکتۆر فواد سەرۆک کۆماری عێراقا سوێندی خواردووە کە یەکێتی خاکی عێراق پارێزی بەڵام دکتۆر فواد ئەندامی هەیئەی موئەسسەی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستانیش هاوڕایە لەگەڵ پارتی و لەگەڵ گۆڕان و لایەنەکانی تر ڕەفرەندۆم بکرێ و پرسی سەربەخۆیی تەرع بکرێ یعنی هەر کەسە و موقعی خۆی بە پێ یاسایی کە تێدایە تا سەرۆک کۆمارە وا قساکە من پێم وایە ئەمە پێش ئەوەی ئەو مناقەشاتانە بکەین پێویستە ئەدەبیات و چوارچێوە یاساییەکانی ئەو پۆستانە بخوێننەوە هەر یەکە سەلاحیاتی چییە و مەسئولیاتی چییە. باشە دوا پرسیارم ئەوە دەبێتن یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سەربەخۆی هەرێمی کوردستانە لە ئێستادا نامە پێمان وایە سەربەخۆیی هەرێمی کوردستان ئێمە نین داوا دەکەین بە سەرماندا فەرز کراوە ئێمە تا لە 37 ساڵ نیزامی مەلەکیمان تاقی کردوتەوە 10 ساڵیش نیزامی جمهوری و حکوومەتێک لە دوای یەکانمان تاقی کردوتەوە 40 ساڵی سەدام حوسێنمان تاقی کردوتەوە ئەو 13 ساڵیشە حکومی شیعە تاقی دەکەینەوە مافی هاوڵاتیەتی یەکسان نەتواندراوە بۆ کورد گەرنتی بکرێ ڕێز لە داخوازیەکانی کورد ناگیرێ تا ئێستا لە مووسڵ مەترێک عەد بە ناوی کورد تەزدیل ناکرێت دەبی دۆستێکی عەرەب بدۆزێتەوە جا ئەگەر ئەبە شێوە بی معناوی پێکەوەژیان بووە بە ئەستەم و ئەمانە بەرهەمی لێکەوتە و بەرهەمی ئەم ڕێکەوتنامە نەگریسەی ساواتە لەگەڵ ئەوەدای سەرۆکی هەرێمی کوردستان ڕێفراندۆم و سەربەخۆی ڕابگەینێ ئەبۆ ناخۆ پشتیوانی دەکەم خۆ سەرۆکی هەرێمی کوردستان نوێنەری پارتی نییە سەرۆکی هەرێمی کوردستان کە مادام ئەو پۆستە دەکات بە نوێنەرایەتی هەموو خەڵکەی کوردستان قسان دەکەن. بەڵێ
بەڕێز سعدی ئەحمەد پیرەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا. سپاس کاک کامەران بۆ ئێوەش. بەڵێ بەڕێزانم ئێستاش دەچینە ناوبڕێک و دواتریش دەگەڕینەوە لاتان. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 باسی ڕۆژ بەردەوام دەبێت تەوەری دومی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە ڕەوشی نێوەخۆی تورکیا و کۆدەتای ئەم دوایە کە لە تورکیا ڕوویدا هەروە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا لەگەڵ بەڕێز محەممەد ئاکیڤی نام کۆنسڵی گشتی کۆماری تورکیا لە هەرێمی کوردستان گفتوگۆ و باسی لەسەر دەکەین. بەڕێز محەممەد ئاکیڤ بەخێر بێت بۆ کوردستان 24. پێم باشە سەرەتا لەوە دەست پێ بکەم ئایا کۆدەداکەی تورکیا کتوب پڕ بوو یاخود پلانێکی لە مێژینەی لە پشتەوە دابوو؟ Öncelikle iyi akşamlar diliyorum. سەرەتا دەمەوێت پێتان بڵێم شەو باش و هەروەها ئەم فرسەت ئەم هەلەتان بە من بەخشی زۆر سپاسان دەکەم. Akşamının iyi geçmesini diliyorum. و هەروەها شەو باشش لە بینەران و بیسەرانی بەڕێژ دەکەم. 15 Temmuz akşamı Türkiye'de وەک ئاماژەتان پێدا ڕۆژی شەوی 15 تەموز کودەتایەک بوو بەسەر حکوومەتی هەڵبژێر دراوی تورکیا. Kuvvetleri içerisinde yuvalanmış, gizlenmiş bir ئەو کودەتا لەلایەن ڕێکخراوێک بوو کە لە نێو سوپادا خۆیان حەشاردا بوو. hiç yaşamadığımız acıları da beraberinde getiren bir girişimdi. و هەروە هەوڵێک بوو کە لە مێژووی تورکیادا هیچ نەمان بیست بوو کە بۆ شێوازە هێرشە بکرێتە سەر تورکیا و هێرش کرایە سەر پەرلەمانی تورکیا کە لە نێویدا پەرلەمانتاران و سەرۆکی پەرلەمان هەبوو و هەروەها جگەلەوەش هێرش کرایە سەر خەڵکی مەدەنی تورکیا کە لە دەستیان چەک نەبوو نزیکەی 246 هاوڵاتی مەدەنی لێرەدا و هەروەها برایانی پۆلیسمان شەهید بوون. زیاد لە 2000 کەس برینداریمان هەیە. Anlaşıldığı kadarıyla çok hazırlıklı bir وەک ئەگەر بێت و سێری بکەین کە ئەمە کودەتایەک بۆ خۆ ئامادەکاری تێدا بوو. ne kadar süredir bir hazırlık yapıldığını bilmem mümkün değil. من ناتوانم بزانم کە ئەم ئەخۆ ئامادەکاریە بۆ کودەتا لە چ کاتێکدەوە ئامادەکاری بۆ کراوە و لە ئێستادا ئەو کەسانە خراونەتە ژێر چاودێرۆ دەستگیر کراون لە دادگا پرۆسەکە بەردەوامی هەیە و لە دوای 15 تەموزەوە تاوەکو ئەمڕۆ چەندین وردەکاری دیکە تەسبیت کراوە و باش بێگومان ئامارەکانی قوربانیەکان لە میدیاکاندا بڵاو کراوەتەوە ئێمەش زانیاریمان لەسەر هەیە بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە هۆکاری سەردەکەوتنی کودەتاکە بۆچی دەگەڕێتەوە. زۆر جار باز لەوە دەکرێتن کە ئەم کودەتایە گەیمێک بووە تەنانەت حکوومەتی ئاک پارتی خۆی دروستی کردووە. Şimdi darbecilerin amacı her şeyden önce seçilmiş hükümeti devirerek bir dikta yönetimini سەرەتا دەمێ ئەوە بڵێم کە ئاشکرایە کە کەسانی کودەتا هەوڵی لە ناوبردنی حکوومەتێک دەدەن کە لەلایەن گەلەوە هەڵبژێردراوە بەدڵنیاییەوە لە وڵاتێکی دیموکراسیدا لەم شێوازە کودەتانە قبول ناکرێت. Bu kişilerin, askerlerin biz onlara asker demiyoruz aslında. Asker kıyafeti giymiş teröristler demek lazım. ئێمە لێرەدا پێویستە بەڕوونی ئەوە بڵێن کە ئەو کەسانێک کە کودەتای سەربازیان کردووە و یاخود جلوسبەرگی سەربازیان لەبەر کردە کە ئێمە پێیان دەوتێت ڕێکخراوێکی تیرۆریسی لە پشتی ئەمانەوە گروپێکەیە کە پێ دەوتێت فتحوڵا گوڵان ڕێکخراوی تیرۆریسی فتحوڵا گوڵان دەوڵەتەکەمان لەم کۆنەوە هەوڵی بەرەنگاربوونەوەی لەم شێوازە لەم گروپەی داوە کە پێی دەوتێت فتحوڵا گوڵان ئەم کەسانە هەوڵ دەدەن کە دەوڵەت و هەروەها دەسەڵات بڕوخێنن سەرجەم فکری و ئەزمونونەکانی خۆیان لە ڕێگەی ئەو کودەتایە بە سەر دەوڵەتدا بسەپێنن بە ڕێگەی سەربازی یاخود بە هەر ڕێگایەکی دیکە بێت کە بە ڕێگەی سەربازی چەکەکانیان ڕوبەڕووی گەل کردەوە.
yanlış olur. و پێویستە ئەوە بەڕوونی دەربخەین کە ئەم کودەتا پەیوەندی بە پارتی ئەکپارتیۆ بێت غەڵەتە لەبەرەوە فەتوڵە گوڵان لە ساڵەکانی 1970 هەوڵی داوە لە ڕێگەی دادگا بردنەوەی سکاڵاکان و بەردەستکردنی بەڵگەنامەی سەختە بچێتە نێو کایەکانی حکوومەت و بەدزیەوە کاری نهێنی خۆی بکە و ئەوەش لەلایەن هەموو گەلی تورکیا و دەوڵەتانی شۆبیندرا کە ئەم ڕێکخراوە هیچ خێرێکی بۆ گەلی تورکیا و حکوومەتی تورکیا نیە. Bu Ağustos ayında yapılması planlanan yüksek askeri و ئێمە ئەم گروپە لە مانگی هەشتی 2016دا هەوڵی تەسفیەکردنی ئەم جۆرە ئەفسەر و پلە بارزانەدا بەهۆی نوێکردنەوەی ئەنجومەنی شوورای عەسکەری تورکیا. بەڵێ ئەگەر کودەتاکە سەری گرت بە ئایا چ کاریگەریەکی دەبوو لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا چ کاردانەوەیەکی دەبوو بۆ سەر هەرێمی کوردستان بە بۆ چوونی ئێوە؟ Şimdi bu darbe girişimi başarılı olsaydı bunun ئەگەر بێت و ئەم کودەتایە سەرکەوتنی بەدەست بەهێنرابایە تورکیا و هەروەها ئەو وڵاتانە ئەو ناوچانە پەیوەندیە بە وڵاتی تورکیاوە هەیە بە دڵنیاییەوە دەتوانی بڵێن کاریگەر دەبوون. بە تایبەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی هەولێریش کە من لە ئێستادا لە هەولێر پۆستم هەیە و بە دڵنیاییەوە کاریگەرێکی زۆری لەسەر دەبوو. جگە لەمانەش ئەو وڵاتانەی کە خاوەنی دەستەواژەیەکی دیموکراتی نین وەک وڵاتانی دیکە عێراق بە دڵنیاییەوە ئاشکرایەکە پەیوەندیەکان کاریگەری زۆریان لەسەر دەبوو بارچێوەیەکی نەرێنی. بە تایبەتی ئەو شەوەی کە کودەتای سەربازی دەستی پێکرد لە سەرەتای ساتەوەختەوە چەندین داتای نادروست هەواڵی نادروست کە لە ڕووی پسیکۆلۆژیەوە هەوڵی تێکدانی ئەم کودەتایی سەرکەوتنی ئەم کودەتایی دەکرد و ئەگەر بێت لە سەرجەم میدیاکانەوە تەماشای بکەن بەم شێوازانە بەردەوامی هەبوون لە سوسیال میدیاش بەدڵنیایەوە کاریگەرێکی زۆر دەبێت لەسەر دەبوو لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێم و تورکیا بەڵام لە ئێستادا دیارە لەگەڵ ئەنجامدانی کودەتاکە کۆمەڵێک هەڵوێستی جودا لەلایەن وڵاتانی دەرەوە دروست بوو هەڵوێستی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەلای ئێوە چۆن بوو؟ Kürdistan Bölgesel Yönetimi darbe girişiminin başladığı ilk andan itibaren حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای ساتەوەختی هەوڵی کودەتای سەربازی لە تورکیا پەیوەندیەکی باشی هەبوو لەگەڵ حکوومەتی تورکیا و هەروە پشتیوانیەکی زۆری لە حکوومەتی هەڵبژێردراوی گەلی تورکیا کرد لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و بەیاننامەی پشتیوانی بۆ دیموکراسی حکوومەتی تورکیا ئاشکرا کرا و ئیدانەی هەوڵە کودەتاییەکەیان کرد ئێمە بە خۆشحاڵی و پێشوازیمان لەو هەوڵانە کرد و بەدەر لەمانەش بەڕێزان نوێنەری سەرۆکی هەرێمی کوردستان و نوێنەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەردانی کۆنسولگەری کۆماری تورکیایان لە هەولێر کرد و لە نزیکەوە هاوخەمی خۆیان لەگەڵ ئێمە دەربڕی ئێمە خۆشحاڵێکی زۆرمان بەو سەردانانە بۆ پەیامانە دەبێت بەهۆی ئەوەی ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان ئاسایش و سەقامگیری تورکیا دەگەێنێت و ئێمەش لە حکوومەتەکەماندا ئەم ئیرادە و ئەم خۆشحاڵیە ئەم پەیامە بەهێزانە بە خۆشحاڵیەوە تێبینی دەکەین و سەرجەم لایەنە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە بێ جیاوازی بە تورکمان عەرەب کورد ئاشووری تورکمان هەموو پشتیوانیان بۆ تورکیا دەربڕی و ئێمە لەناو یەکین پەیوەندیەکانمان بەهێزتریش دەبێت بەم شێوازە سیاسی ئێوە ئاگاداری هەڵوێستی فەرمی هەرێمی کوردستان بوون چەندە ئاگاداری هەڵوێستی نێوەخۆی هەرێمی کوردستان بوون ئێوە ئاگادار بوون کە بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان ئەو شەوی کودەتاکە تاوکو بەیانی لە ڕێگای ئەکرانەکان بە تایبەت کوردستان 24ەوە سەیری دەرەنجامەکانی کودەتاکەیان دەکرد وەک بڵێ ئەم پرسە پرسێکی کوردستانی بی و لە هەرێمی کوردستان ڕوویدا بێت
Evet, şimdi بەڵێ لە ڕاستیدا پێویستە خاڵێک لێرە ئاماژەی پێ بکەم بەهۆی ئەوەی ئێمە وڵاتێکی دراوسین وڵاتێکی براو یەکترین و گۆڕانکاریەکانی نێوان ئەم دوو لایەنە کاریگەریان دەبێت لەسەر یەکتری bu darbe girişiminin yaşandığı gecede aynı و لە شەوی کودەتاکەدا بە دڵنیاییەوە دۆستانمان و برایانمان لە هەرێمی کوردستان بە نیگەرانیەوە تێڕوانینیان بۆ ڕووداوەکانی تورکیا دەکرد. من لەو ڕۆژەدا لە دەوڵەت لە دەرەوەی هەرێمی کوردستان و دەرەوەی تورکیا بوو بە پێی ئیمکانێتی خۆم لە ڕێگەی تەلەفۆنەوە هەوڵی بە دواداچوونی گۆڕانکاریەکانم کرد و جگەلەوەش تەنیا هەرێمی کوردستان و ناوچەکە بە تاوکو بەیانی بە دواداچوونەکان نەبوون بەڵکو ئەو کەسانە لە وێستگەکان لە مارکێتەکان هەوڵی بە دواداچوونیاندا بۆ گۆڕانکاریەکانی تورکیا و نیگەران بوون لە تورکیا لەلایەن هەرێمی کوردستانەوە بە دڵنیاییەوە زۆر نۆرمەڵە دەبێت بە نۆرمەڵ سەیری بکرێت لەبەر ئەوەی پەیوەندێکی دوولایانی لە نێوان هەرێمی کوردستان و تورکیادا هەیە ئەمەش کاریگەری دەبێت بەڵام دوای دەتانەوێت بڵێن ئیستیقرار و ئارامی هەرێمی کوردستان تورکیا وەکو بەشێک لە ئیستیقرار و ئارامی وڵاتی خۆی سەیری دەکات؟ Kesinlikle. بەدڵناییەوە. Bu her zaman söylediğimiz bir şeydir. ئەمە دەستەواژێکە کە ئێمە هەموو کاتێک گوتومانەتەوە کە ئاسایش و سەقامگیری و ڕەفاحی تورکیا بە هەمان شێوە بەرامبەرێکی دەبێت لە تورکیا. tersi de doğru oluyor. Yani Türkiye'deki و بە پێچەوانش دەکرێت ئەمە سیر بکرێن ئیستیقرار و سەقامگیری تورکیا ئیستیقرار و سەقامگیری هەرێمی کوردستان دەبێت بەڵام ئەگەر بێت لە ماوەیەکی ڕابردووی نزیکدا سەیری تورکیا و هەرێمی کوردستان بکەین پەیوەندیەکانی بازرگانی فرایان پێدراوە تورکیا لێرەدا لە چەندین ڕۆوە هاوکاری هەرێمی کوردستانی کرد لە ڕووی بازرگانیکردنەوەی چەند کۆمپانیا و هەر ڕووداوێکی ئەرێنی یاخود نەرێنی لە تورکیا ڕووبدا کاریگەری ڕاستە خۆی دەبێت لەسەر هەرێمی کوردستان بەڵام پێویستە بە باشیش تێڕوانین بۆ ئەم پەیوەندیانە بکەین ئەمە پەیوەندیەکە لە نێوان دوو حکوومەت دا دەبیندرێت پێویستە بە بێلایەنی سەیری بکەین ئەگەر لە تورکیا چ پارتێک لەسەر دەسەڵات بێت بەرفراوانکردنی پەیوەندیەکان بە نۆرمەلی دەبێت سیر بکرێت و ئامانجی منیش باوەڕی منیش لەو ڕۆایە ڕای گشتی لە هەرێمی کوردستان بۆ حکوومەتی تورکیا گرینگە پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکەدا گرینگە ئەگەر گرینگە لەسەر چه ئەساسێک گرینگە؟ Tabii biz bu kadar yakın ilişkilere sahip olunca بەدڵنیایەوە بەهۆی ئەوەی کە پەیوەندیەکانمان ئەوەندە نزیکە و خاوەنی پەیوەندێکی نزیکین چاوەڕوانیەکانی حکوومەتی هەرێم و هەروە خەڵکی ئەم ناوچەیە بە شێوەیەکی نۆرمال ئێمە دەبێت گوێی لێ بگرین و نابێت پشتگوێی بخەین و گۆڕانکاریەکان لە هەرێمی کوردستان لە نزیکەوە تێڕوانینی بۆ دەکرێت سەبارەت بە تورکیا بە پێچەوانەشەوە لە تورکیاوە بۆ ئێرە کاتێک کە سەری ئەمانە دەکەین ڕێکخراوە مەدەنیەکان یاخود لایەنە جیاوازەکانی تورکیا و خەڵکی سەرشەقام ئەگەر لەسەر مەسەلەی تایبەت ئەگەر هاموشیان لەگەڵ یەک هەبێت و بۆچینیان لەگەڵ یەک بێت پێویستە ئێمە چاو پێخشاندنەوەی بۆدا بکەین و بە هەندووەری بکەین. لەگەڵ ئەوەدا کە ئێوە پێگەی هەرێمی کوردستان بە گرنگ دەبینن بەڵام پێم باشەوە بپرسم بۆچی تا ڕادێک ساردی لە نێوان پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیا لە ماوەی ڕابردوو بە تایبەت دوای ڕۆیشتنی ئەحمەد داوود ئۆغڵو لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و تورکیا دەبیدرێت؟ Bunu az önce söylemeye çalıştığım şeyi tekrarlarsam daha net ئەگەر بێت و سەبارەت بۆ پرسیارەت ڕستەیەکێ دەمێت دووبارەی بکەمەوە پەیوەندیەکانمان لەگەڵ هەرێم یاخود ناوچەکە پەیوەندیەکی سیاسی یا لایەنەگینە بەڵکو پەیوەندێکی دەوڵەتیە لە پەیوەندیەکاندا ئەگەر بێت و بەڕێز داوتۆڵە بێت یاخود بەڕێز یڵدرم بێت بە هەمان گەورم و گوڕی و بە هەمان کاری تینی خوڕیەوە بەردەوامی دەبێت بەڕێز یڵدرم لەگەڵ بەڕێز بارزانی پەیوەندێکی تەلەفۆنی ئەنجامدا و ئەم باوەڕیان نوێ کردەوە پێویستیشە ئەوە بڵێن کە پەیوەندی لەگەڵ تورکیا پەیوەندێکی سارد و سڕین نییە
özellikle basında yer alan بەڵام بەهۆی eksikler, حکمی yanlış هەندێک bilgilerin etkisiyle, گۆڕانکاری بە تایبەتی لە ڕێگەی yanlış میدیاکانەوە kesinlikle bir soğukluk söz بەهۆی ئەوەی زۆر هەڵسەنگاندنێکی باشە. غەڵەتی بۆ دێمە سەر دەکرێت بابەتێک بۆیە کە بەو شێوەزە لەلایەن دەبێت خەڵکی ئەگەر هەرێمی هیچ کوردستانەوە بە سەردەک لە نێوان تایبەت تورکیا و بازرگان و هەرێمی ئەو کەسانی کە نەخۆشن سەردانی تورکیا دەکەن تەنانەت گەشتیارانیش زۆر گرینگە مەسلەی ویزەیە. بۆچی تاوەکو ئێستا هەنگاوەکانی حکوومەتی تورکیا بۆ پێدانی ویزە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لەسەر خۆن و جارێکی دیکە ناگەڕێنەوە بۆ دۆخی جاران لە ڕێگەی سیستەمی ئەلکترۆنی هاوڵاتیان ویزە وەربگرن. Şubat ayında vize sistemini değiştirmek zorunda kaldı Türkiye. ئێمە لە مانگی شوباتی 2016 حکوومەتی تورکیا هەستا بە گۆڕانی سیستمی ویزە ئەم گۆڕانکاریە تەنها دەستەواژێک نەبوو بۆ هەرێمی کوردستان بەکاری بێنی یاخود گۆڕانکاریەکە تایبەت بە هەرێمی کوردستان بێ بەڵکو گۆڕانکاریەک لە سیستمی ویزادا بۆ ئێمە هەموو کاتێک بۆ گەشتیاران بازرگانان نەخۆش پەیوەندێکی باشمان دروست کرد و هەڵماندا پەیوەندەکان زۆر بەهێزتر بێت پێویستە مەسەلەی ویزە نەبێت بە کێشەیەک لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا بەڵام ئێمە هەوڵی ئەوە دەدەین کە سیستمی ویزە ئاسانکاری تێدا بکەین بۆ خەڵکی هەرێمی کوردستان hem elektronik vize almaları hem de etiket vize almaları mümkün. کارەکانمان بەردەوامە بۆ ئەو هەوڵە لە ئێستادا هەرێمی کوردستان و هاوڵاتیانی دەتوانن ویزە ئەلکترۆنی ویزەی ستریکر وەربگرن بە حکمی ئەوەی فشارێکی زۆرمان لەسەر داواکارێکی زۆرمان لەسەر بوو ئیمکانەتی ئێمە سنووردار بوو ئێمە نەماتوانی جیاوازی لەگەڵ کورد و تەنانەت لەگەڵ هەرێمی کوردستان دەکات لەسەر پێدانی ویزە. بۆچی حکوومەتی تورکیا بەو پێیەکی هەرێمی کوردستان وەکو ئێوە دەڵێن دۆستی تورکایە بۆچی جیاوازیەک لە مامەڵەی پێدانی ویزە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لەگەڵ هاوڵاتیەک لە بەسڕای پێ ناکرێتن کە ئاڵای تورکایان سوتاندووە؟ Şöyle söyleyeyim. من دەمەوێت بەم شێوازە وەڵام بدەمەوە. Vize uygulaması pasaporta yapılıyor. کاروباری ویزە و پێدانی ویزە بەسەر پاسپۆرتەوەیە بە شێوەیەکی نۆرمال ناتوانین جیاوازی بکەین لە ناو ویلایەتەکان و ناوچەکان لە نێو یەک وڵاتە بەڵام وەکو سەرکۆنسڵی کۆماری تورکیا بە پێی توانای خۆمان چەند لە ئەستۆماندا بێ و هەروە چەند توانەمان هەبێت ئێمە دەمانوێت هاوکاری خەڵکی هەرێمی کوردستان بکەین بەڵام بەهۆی ئەوەی کافشارێکی زۆرمان لەسەر بوون نەمانتوانێت بگەینەوە ئەنجامێک کە خۆمان دەنووس بەڵام لە ئێستادا توانیومانە گۆڕانکارێکی یاخود ئاسانکارێک لە پێدانی ویزە بکەین لە حاڵی حاضردا زۆرێک لە کۆمپانیەکان بە شێوەیەکی نایاسایی و یاخود بڵێن بە شێوەیەکی ناڕێکخراوانە هەوڵی هەڵخەڵەتاندنی خەڵک دەدەن لەسەر پێدانی ویزە بە پێی وەرگرتنی ڕادەیەکی زۆر لە پارە ئێمە بۆ حکومەوە هەوڵماندا گۆڕانکاریەک لە سیستمی ویزە بدەین لە ماوەکی نزیکی داهاتوودا موژدەی خۆش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەدەن ویزە بە ئاسانی وەربگرن؟ پشت بەخوا ئەگەر بەدەستی من بێ من خوازیاری ئەوەم کە ویزە لە نێوان تورکیا و هەرێمی کوردستاندا نەمێنێت بەڵام لەو باوەڕەدام باوەڕیشم وایە کە پێدانی ویزە لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی تورکیا و ئاسانکارێکی زۆری بەسەردا دەکرێت. Vize başvurusunu veren herhangi bir kardeşimiz büyük ihtimalle zaten vizesini alıyor. هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستان کاتێک سەردانی کۆنسڵی گشتی کۆماری تورکیا دەکات بۆ وەرگرتنی ویزە بە هەموو شێوەیەک ویزەی پێدەدرێت. هیچ گشتی کۆماری تورکیا کوردستان زۆر زۆر سپاست دەکەین کە لە باسی ڕۆژ دەگەڵمان بەشدار بووی و تەشریفت هێن. زۆر سپاس. بەڵێ بەڕێزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی باسی ڕۆژ تا دیدار بمینەن بەخێر.